آخر خاڵ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمانی باس کردووە و زۆریش شتەکان بەڵام هەمووی باس نەکردووە ئەو کەسانەی کە ڕیزەکان بە جوانی ڕێکەخەن ئەو کەسانی کە بە جوانی ڕیزەکان ڕێکەخەن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەرمی خوای گەورە و مەلایکەکانی خوای پەروەردگار سەڵاوات ئەدەن لە کێ لەو کەسانەی کە لە ڕیزی یەکەمن ڕیزی یەکەم خوای گەورە سەڵاواتی لەسەردا واتە خوای گەورە لای مەلایکەکان ئەفەرمێ فڵان و فڵان و فڵانی عەبدی من لە ڕیزی یەکەمان نوێژەکەن پاشان پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم خوای گەورە سەڵاوات ئەدا لە ڕیزی دووەم بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی بەڵێ ڕیزی دووەمیش بە هەمان شێوە خوای گەورە و مەلایکەکان سەڵاواتی لەسەر دەن واتە ئەو کەسەی لە ڕیز یەکەم و دووەمان نوێژکە مەلایکەی خوا دوعای خێری بۆکە نوێژی جومعەیە فەرزە ڕیزی یەکەم و دووەم بەڵێ پێغەمبەری خوا وای فەرموو صلی الله عليه وسلم بۆی ئینشاءالله ڕیزی یەکەم و دووەم زۆر گرنگە بەڵام مناڵێکیش هاتە ڕیزی یەکەم و حەقی خۆی دی پێش تۆ هاتووە مام حاجی تۆ فڕێمەدە ڕیزی چوارەمەوە پێش تۆ هاتووە زڵمی لێ مەکە لە مزگەوت مەی تۆرێنە دوای ئەڕوات نایەتەوە ئەگەر بە مناڵی کەسێک ڕقی لێمان بوو بێ غەڵەتێکی بەرامبەرمان کردووی لە ئازانی دڵمان دەرناچێت بۆی دڵی مناڵەکان مەشکێنە هاتووە بۆ مزگەوت مەکە قۆڵیا بکەیتە ڕیزی چوارەوە پێنجەم شتی وا لە دینە نهاتووە حەقی خۆیەتی لە ڕیزی خۆیەتی پێش تۆ هاتووە لە تۆ ئازاترە ئەی تۆ بۆ ئازانی پێش ئەوەی مناڵەکە بێت شتا ڕیزی مناڵەکەەوە کە لە پێش تۆ هاتووە غەدری لێ مەکە لە دڵی مەشکێنە لە مزگەوت بۆی ئینشاءالله ئەمە خێرێکی گەورەی ڕیزی یەکەم و دووەم و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خوای گەورە و مەلایکەکان سڵاوات ئەدەن لەو کەسانی کە ڕیزەکانیان بە جوانی ڕێکەخەن ئەمە لە کۆتایی خاڵێک دەمێ باسی کەم ئەوە کە باسم کرد ئەم خاڵە لە کاتی نوێژە دەوەستن بە تایبەتی بە تەمەنەکان داوایان لێ دەکەم پیان دەڵێ مام حاجی خاڵۆ فلان مام فلان پێت خۆشە خوای گەورە لە سەروی عەرشە باسی تۆ بکە دەڵێ بەڵێ پێت خۆشە مەلایکەی خوا دوعای خێرت بۆ بکات دەڵێ بەڵێ دەی بەڵێکت بسەلمێنە پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم ئەو کەسانی کە ڕیزەکانیان جوان دەوەستێن قاچیان جووتەکەن پێیەکانیان جووتەکەن ئەو پاداشتیان بۆ هەیە مەلایکە دوعای خێریان بۆ دەکات و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو کەسەی لەگەڵ ئەوەی تەنیشتی خۆیان پێی جووتکە بۆشایەکەی نێوان خۆی و هاوڕێکەی تەنیشتی پڕ کاتەوە خوای گەورە لە بەهەشتا قەسرێکی بۆ دروستەکە ئەمە حەدیثە بۆیە ڕیزەکانتان جوان ڕێکن بەڵام بەداخەوە لە ڕیز لە کاتی ڕکاتی یەکەمە هەمووی پێی جووتە بەڵام لە دووەم و سێم و چوارەمە جووتەکە نامێنێ پێجووتی نامێنێ بۆ جێگایکی گەورە دەگرێت دوای قاچی بچووکە کاتەوە ئەگەر پێت خۆشە لە بەهەشتا تۆ پێنج فەرزەی بۆ مزگەوت ئەو بۆشایانە پڕەکەیتەوە بەلایەنێکەوە پێنج قەسر لە باشتر دەستەکەی بەس ئەگەر مام حاجی بۆشایی بستێ بهێڵیتەوە بینی خۆت و خەڵکە بەخوا خۆت لە خێرە مەحروم دەکەی خۆتیش لەوە مەحروم دەکەی مەلایکە دوعای خێر بۆکە سوێن بەخوا ئەگەر لەگەڵ هاوڕێکەتا قاچت بستێ بینی هەبێ مەلایکە دوعای خێر بۆ ناکات چونکە فەرمی على الذين يصلون الصفوف مەلایکەی خوا دوعار بۆ کەسانە دەکات کە ڕیزەکانیان ڕێک دەخەن نەک کە بڵاوی دەکەنەوە نەکەوانێک کە لەگەڵ خەڵکیا بین دروستەکەن ئەوانە نا جا بۆیە خود لەم خێرە محروم مەکە ئەمە حیزبایەتی نییە ئەمە دینی تازە نییە ئەمە دینی خۆ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم